ئەمە لە ڕابردووەوە هەتاکو ئێستاش داوامان کردووە بەوەی کە ڕۆژانی پشوو بۆ مامۆستای وانەبێژ هەژمار بکرێت، بەڵام بەداخەوە تاکو ئێستا ڕۆژانی پشووی نەورۆز و ئەو ڕۆژانەی کە بە بۆنەی سەرما و سۆڵە و وإلى آخری کە لە هەرێمی کوردستانە ڕوویان داوە بۆ مامۆستای وانەبێژ هەژمار نەکراوە. بەڵام خۆشبەختانە تاکو ئێستا ئەوەی کە لای ئێمەیە و بڵێن بە قسە نەک بە کتاب نەک بە نووسرا، ئەوەی کە هەیە ڕۆشتووە بەڕێز وەزیری پەروەردە داوای کردووە لە بابڵین کتابی کردو بۆ وەزارەتی دارایی بۆی کە ڕۆژانی پشووی کۆرۆنا بۆ مامۆستای وانەبێژ هەژمار بکرێت. بەڵام لەلایەن زۆرێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانەوە پێمان گەێنراوە بۆی کە هەندێک لە مامۆستای وانەبێژ کە داوایان کردوە ئایا لە قایمیم وانەبێژیە کاتێککە دێنێرن بۆ پەروەردەکان وڵاتت بۆ وەزارەتی دارایی وإلى آخری، ئایا ڕۆژانی پشووی کۆرۆناش هەژمار کراوە؟ زۆرێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان دەڵێن تا ئێستا هیچ کتابێک نەگەیشتووە بەدەستمان بۆی کە ڕۆژانی پشووی کۆرۆنا بۆ مامۆستای وانەبێژ هەژمار بکرێت. چونکە بەڕاستی کاک حەکیم ئێمە نامانە هەر قسە بێت، دەمانە کتاب بێت، نووسرا بێت. بەڕێز وەزیری پەروەردە جێگەی سپاس و پێزانی لە بۆی کە داوای کردووە ڕۆژانی پشووی کۆرۆنا هەژمار بکرێت بۆ مامۆستای وانەبێژ، بەڵام نەکراوە بە کتاب، واتە کتابێک نەنووسراوە. دلیل و بەڵگەشمان بۆیە دەیان مامۆستای وانەبێژ پەیوەندیان پێکردنەوە مامۆستا بەڕێوەبەرەکانمان دەڵێن ناینووسین، دەڵێن بۆچی ناینووسن؟ دەڵێن لەبەرەوەی تا ئێستا هیچ کتابێک لەلایەن پەروەردەکانمانەوە بۆمان نەهاتووە. بەڕاستی ئەمانە شتەکان بە دەستنووس بێت، بە نووسراوێت، واتە بە کرداریانە بێت، تەک تەنها قەولێک بێت و شتێکی دیکە. ئەمە بەنسبەتی ئەوە، بەنسبەتی خزمەتی ساڵانی مامۆستای وانەبێژیش ئەگەر بێنە ئەوە کاک حەکیم ئەمە پێما بێت چەندین جارش ئەمە دووبارە کراوەتەوە. مامۆستامان هەیە هەر لە یەک ساڵەوە هەتاوەکو 12 ساڵ مامۆستای وانەبێژمان هەیە. وەڵڵاهی مامۆستامان هەیە، یعنی من پێشە داخلی بەرنامەکە بەڕێزم مامۆستای گوتی تو ئەو خوای ئەم پامەی من بگێنە بۆکو مامۆستایکی بەتوانە و بە ئەزمون کە مامۆستایکی وانەبێژە، ئەڵە 8 ساڵ ئەڵێ 4 ساڵە وانەبێژم لە 8 قوتابخانە داوام بکەم، هەموو ساڵە دوو مەکتەب ئەڵێ لەسەر داوای تەلەبەکانم نادومیانە بۆ مەکتەبێکی نمونەیی، ئەڵێ تەنانەت بڵێن مشتیفێک سەرپەرشاری توێتی چۆن مامۆستای وانەبێژ دەبێت بنێرە بۆ مەکتەبی نمونەیی. ئەمە توانە قودرەت و لایەتی مامۆستای وانەبێژە، بەڵام بەداخەوە لەلایەن بەرپرسانی پەروەردە و بەرپرسانی حکومەتەوە ئاوها بەتایەکی سووک تەماشای دەکرێت، ڕێزی لە ناگیرێت. شکۆی مامۆستای وانەبێژ بەڕاستی لەم وڵاتە شکێنراوە، شتێک نییە لەم وڵاتە. تەنانەت کاک حەکیم بۆ بەڕێز بۆ تەواوی مامۆستایانی وانەبێژ ئەم قسە لە من وەرگرێت. بوونی مامۆستای وانەبێژ پێشتر ئەم قسەم کردو لێرەش دێڵێمەوە، بوونی مامۆستای وانەبێژ واتە داخستنی دەرگای دامەزراندن. من داوام وایە لە سەرجە مامۆستایانی وانەبێژ، ئەم داوایە چەندین جاریش داوام کردوە، تکایە مامۆستایانی وانەبێژ، تکایە خۆ بەخشە بەڕێزەکان، ئەگەر دەرگای قوتابخانە کرایەوە مەسنە هۆڵەکانی خوێندن، بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن. چونکە بەڕاستی ئەوەی کە ئەو سوکایەتی و شکاندنی شکۆی بەرامبەر بە مامۆستای وانەبێژ دەکرێت بەرامبەر بە هیچ کەسێک لەم وڵاتە نەکراوە. پرۆسەی خوێندن پەکی دەکەوێت، ژمارەیان زۆرە مامۆستایانی وانەبێژ. بەپێی تاکو ئێستا ئێمە ساڵانە خۆمان پێشتر کە لە پەروەردەکان دەگەڕان بەپێی داتای ساڵی ڕابردوو نزیکەی 7,000 مامۆستای وانەبێژ بوونی هەبوو. بەڵام ساڵێکە تاکو ئێستا داتایکی ڕەسمیمان نییە، بەس ئەوەندەی کە ئەو ئاگادار بین ئەم ساڵێکە زۆر لەو ڕێژەیە زیاترە. بەڕاستی ئەگەر مامۆستای وانەبێژ لە هۆڵەکانی خوێندن بێنە دەرەوە، وەڵڵاهی پەلوپەی وەزارەتی پەروەردە ئەشکرد، وەڵڵاهی قوتابخانەکان ناچن بەڕێوە. کاک حەکیم بۆ بەڕێز و بۆ تەواوی بینەران و بۆ وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستانیش قوتابخانە هەیە. من 2 قوتابخانە بەنمونە لامە مدیرەکانیان مامۆستای وانەبێژن. بەڕاستی جێگەی شەمە لە ساڵی 2020 تا بیت مدیری قوتابخانە وانەبێژ بێت. ئەی تۆ چی لێ دەکەی؟ لە کاتێکدا دەڵێت مامۆستای وانەبێژ بۆی نییە چاودێری هۆڵەکانی تاقیکردنەوە بکات، بۆن من لە تاقیکردنەوەی وەزاری یاخود لە تاقیکردنەوەی ئەوانەی کە لە ئیمتحانی وەرزی یەکەم و دووەمی ناو قوتابخانەکانە ئەنجام دەدرێت. بۆچی؟ هەڵە لەبەرەوەی مامۆستای وانەبێژ لەڕووی هەندێک لایانی قانونی پاداش و سزا و کۆمەڵە شتێ نیەتی. باشە بۆچی ئەوەش پێ دەکەیت؟ و بەڵام ئێستا من ئەگەرم ئەم بەرپرسێکی من تەمەنامەکرد لەبری ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزە کە هیچ دەسەڵاتێکی نییە، بەرپرسێکی وەزارەتی پەروەردە لەوێدا بووە، بەرپرسێکی حکومەت لەوێ بووە. بۆ لەبەرەوەی کاک حەکیم ئەندام پەرلەمانەکان ڕێزم هەیە بۆ بەڕێزە ئیشی باشیان کردووە، ئازایی ناکەن هیچ ئەندام پەرلەمانێک، واجبی سەرشانیانە لەبەرەوەی ئەندامی لەبەرەوەی نوێنەری ئەم میلەتەن، لەبەرەوەی بەدەنگی ئەم میلەتە سونەتە ئەویە. کاک حەکیم من کۆمەڵێک یەک داتای بەڕێز یەک زانیاری بە بەڕێز دەدەم، ئیشی ئەندامانی پەرلەمان لە هەرێمی کوردستان چییە؟ وەڵی پەیوەندیم کردە بە ئەندام پەرلەمان وتومە بەڕێز کاک فڵان کەس، کاک دکتۆر فڵان، ئێمە مامۆستای وانەبێژین دەیان جار داواکاریمان داوە بەدەست بەڕێستەوە. ئەمە جوابێتی بەم نەڵێ چی باشە؟
کاکە خۆت وەرە هۆڵ بە هۆڵی ناو پەرلەمان بگەڕێ واژۆی هەموو ئەندام پەرلەمانەکان کۆ بکەرەوانێ اینجا بیدە بە هەموو فراکسیۆنەکان کاتر لە ناو پەرلەمانە دەوەرژن باش جەنابی ئەندامی پەرلەمان تۆ ئیشت چییە لیژنەی پەروودە لە ناو پەرلەمانی کوردستانە ئیشیان چییە لیژنەی دارایی لە ناو پەرلەمانی کوردستانە ئیشیان چییە لیژنەی پەرودەی ناو پارێزگاکان ئیشیان چییە با وەکو ئەندام پەرلەمانەکانی حکومەتی عراقی ئیتیحادی حکومەتی بەغدا بن بەوەی کە ئەمساڵەکە دەیان جار واژۆیان کۆ کردوانە بۆ بوون بە هەمیشەیکردنی مامۆستایانی وانەبێژی پارێزگای سەلاحەدین و مووسڵ و تەواوی پارێزگاکانی حکومەتی عراقی پەیوەندیم کرد بە ناپەرلەمانەکان بەڵام هیچ جوابێکی وایان هیچ هەوڵێکیان نەدابوون بۆ مامۆستایانی وانەبێژ بەداخەوەی پەیامی ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ داواکاری لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی سەرجەم ئەو بەرپرس و ئەو بەرپرسانەی کە تایبەتن بە کەرتی پەروەردە بێن بەدەم کەیسی مامۆستانی وانەبێژەوە بە دامەزرادنیان بەبوون بە هەمیشەیی بەڕاستی جێگای شەرمە مامۆستایەکی وانەبێژ 30 دقە دەرس دەڵێتەوە بە 3000 بە 4000 بەڵام ئەندام پەرلەمانێک بە سەعات ملیۆنێک وەرەگرێت ساڵی بە مانگێک 6 ملیۆن وەرەگرێت بۆ موچە هەیە بەڵام بۆ مامۆستایەکی وانەبێژ کە کرێی شایستەدارەکەی ناکاتە نزیکەی 100,000 بۆیە داوامان هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان چیتر مامۆستای وانەبێژ نەچەوسێنێتەوە بەدەم داواکارەکانمان ئەوش بە هەمیشەیکردنی مامۆستانی وانەبێژە داوامان هەیە لە حکومەت جارێکی دیکە مامۆستانی وانەبێژ دابمەزرێنێت بۆەوەی چیتر لەو دۆخە ناهەموارەی ڕزگارمان ببێت